بناوی خدای گەورە مهرەبان بەڕاستی زۆر خوشحاڵم کە سەردانی حاجومەران دەکەم کە سەردەمێک پایتەختی شۆڕشی ئەیلول بوو، شوێنەواری بارزانی نەمرە، شوێنی ئەو پێشمەرگە قارەمانانەیە کە ئێستا ئێمە بەرهەمی دەستیان دەبینین و لە سای زەحمەت و ماندووبوونی ئەو پێشمەرگە قارەمانانە ئێستا کوردستانێکی ئازادمان هەیە. جێی دڵخۆشیە کە ئەمڕۆ لێرەین بۆ کردنەوەی بەشێک لەو ڕێگەیە کە بە شێوەیەکی سەردەمیانە و ڕێکوپێک دروست کراوە و خراوەتە خزمەتی هەموو هاوڵاتیان. بێگومان خەڵکی ئەم دەڤەرە شایانی خزمەتێکی یەکجار زیاتر لەوان ئەوەی لە دەستی حکوومەتیش بێ بە پێی ئیمکانیات لە خزمەتتان دەبین و پەرە بە و گەشە سەندن و پێشخستنی وڵاتەکەمان دەدەین. ئێرە شوێنێکی گرنگە چونکە دەواازەیەکیشە لەگەڵ وڵاتی دراوسەی ئێمە کۆماری ئیسلامی ئێران کە پێویستە بۆ ئێمە گرنگی بەو پەیوەندیانە بدەین و ئاسانکاریش بۆ هاتوچۆی هاوڵاتیان بکەین و لە ڕووی بازرگانیشەوە بۆ ئێمە گرنگە کە پەرە بە بازرگانی لەگەڵ وڵاتانی دراوسێ بدەین. هیوادارم ئەم ڕێگە و هەموو کارە خزمەت گوزاریەکانی حکوومەت یاریمی کوردستان جارێکی تر بکەونەوە خزمەتی هاوڵاتیان و بژێوی ژیانی خەڵکی کوردستان و سەلامەتی و سەربەرزی ئێوە ئەرکە بۆ ئێمە و ئاواتی ئێمەیە. هیوادارم هەر پیرۆز بێت لێتان، کوردستان ڕۆژ بە ڕۆژ سەرکەوتوتر بێت، گەشەی زیاتر بەخوا ببینێت، ئێوە هەرساخ و سەلامەت بن، وڵاتمان هەر ئاوادان بێت. زۆر زۆر سپاس.